ئەم کاتتان باش من سیروان لەم وانەی ئەمڕۆمدا باس لە خزمەتگوزاریەکی نوێی iOS 6 دەکەین بە ناوی Do Not Disturb. ئەم خزمەتگوزاریە لەسەر ئامێرەکانی آیفۆن، آیپۆد تاچ و هەروەها ئایپاد کار دەکات کە دوایین ڤێرشنی iOS کار پێ بکەن. گەربێت و باسێکی Do Not Disturb بکەین کە ئەم خزمەتگوزاریە لە settings چاسەر دەکرێت، واتە بۆ چالاکیش دەکرێت. ئەم بۆچ بەکاردێت؟ بۆ نمونە تو هەموو شەو لە مابینی بۆ نمونە 11 شەو هەتا هەفتی بەیانی دەخەویت، ناتوێت لە مابینی ئەو وەختانە هیچ کەسێک بێزارت بکات، چ جای تەلیفۆنکردن بێت یاخود ناردنی نامە یاخود فەیستایمت بۆ بکات، یان هەر بارێک لە بارەکانی کە پەیوەندی هەیە بە نۆتیفیکیشن و ئاگادارکردنەوە دەتوانیت بەهۆی ئەمە بیوەستێنیت. چۆن؟ کاتێک کابرایەک یان هەر هاوڕەیەکی تەلیفۆنێکت بۆ دەکات لای ئەو جەرەس دەڕوات، بەڵام لەسەر ئایفۆنەکەی تۆ هیچ هەستێکی پێ ناکرێت، واتە نەشاشەکە پێ دەبێت نەدەنگیشی دێت، بەڵام گەر بە خۆت پێکەی دەبینیت کە کێ تەلیفۆنی بۆ کردووی و شەرت نییە بۆ کاتی خەوتن بۆ تۆ کۆبوونەوەیەکت هەیە یان هەر شتێک لە باپەتەکان دەتوانی سوودەمە وەربگریت، یاخودە کاتی مەکتەبیت کە قوتابی لە مەکتەب دەتوانێت نابینی سەعاتەکانی خواردن دیاری بکات و بێ تووشی مشکلە بێت، دەتوانێت ئایفۆنەکەی باتە مەکتەب. بۆ چالاکردنی سەرەتا دەچیت بۆ settings، پاشان notification، پاشان Do Not Disturb مان هەیە، لێرە سەرەتا خۆی ئۆفە، بەڵام کە ئۆنی دەکەی دەبێ وەختەکە دیاری دەکەیت چ وەختێک. من مابینی 11 شەو هەتا هەفتی بەیانیم دیاری کردووە، دەتوانین وەختەکەم بگۆڕیت. ئەمە بۆ دیاریکردن. Allow calls from، ئەمەیان ئەگەر بۆ ڕێپێدانی تەلیفۆنکردنە لەکوێ تەلیفۆنت بۆ بێ، ئەگەر نەوەن داگریت واتە هیچ کەسێک تەلیفۆنت بۆ نایە، ئەگەر فێڤەرت دیارگریت واتە تەنها ئەو کەسانەی کە لە بەشی فێڤەرتن دەتوان پەیوەندیت بۆ بکەن و everyoneش هەموو کەس دەتوان پەیوەندیت بۆ بکات، یاخود گروپەکان ببرن گروپەکان دەشارمەوە چونکە هەندێک باری تایبەتی خۆمی تێدایە. و دوایهەمیشە بریتە لە repeated calls. ئەمەش بۆ ئەوەیە گەر بێت لە حالەتێکی ئەمەرجنسی بێت یان حالەتێکی زەڕوور بێت کەسی تەلیفۆن کەر لەسەرێک تەلیفۆن بۆ بکات، واتە لە خلالی 3 دقە چەند جارێک تەلیفۆن بۆ بکات، ئەو وەختە ڕێگەی پێ دەدرێت جەرەست بۆ بێت. ئەگەر ئەمە ئۆم بکەی بۆ حالەتەیە، واتە من خەوتوم یەک تەلیفۆنم بۆ دەکات بەڵام جەرەست بۆ من نایە، بەڵام هەردووە لە خلالی 3 دقە جارێک تریش بۆم دەکاتەوە، اینجا تەلیفۆنم بۆ دێت ئەگەر ئۆنی بکەم، بەڵام ئەگەر ئۆفی بکەم ئەوشم بۆ نایەت. پاشان کە ئەمە تاوا کرد لە settings دەبێ ئۆنی بکەیت، کە ئۆنت کرد وێنەی مانگێک لێرە زیاد دەبێت، واتە ئەم خزمەتگوزارە چالاکە و چالاک بووە. بەس من وەختەکە دەگۆڕم بۆ تاقیکردنەوە، دەیکەم بە سەعات لە سەعات 7 هەتا سەعات 7 بەیانی. ئێستا کە چالاکە، ئێستا هەڵدەستم دەیکوژنمەوە پێش چاوتان. ئێستا دەچین ئیمێڵێک بە خۆم دەنێرم لە کۆمپیوتەر، بۆ ئیمێڵەکەی خۆم دەنێرم، ئێستا نردمە کەمێک چاوەڕە دەکەین هەتاکو ئیمێڵەکە دەکات. بەڵێ ئێستا کە ئیمێڵەکە گەیشت چکە دیار ئاگادارکرامەوە، بەڵام هەستم هەر وەکو بینیتان هیچ شتێکمان هەست پێ نەکرد لەسەر ئایفۆنەکەمان، بەڵام تا بەیانێک هەستاین ئایفۆنەکەت دادەگری ئیمێڵەکە دەبینی لێرە. اینجا بۆ هەر شتێکی تر ئەم
ئەم کارە سەرکەوتووە بۆ هەر شتێک کە پێویستیمان نۆتیفیکیشن هەبێت. سوپاس بۆ سەرکردنتان. ئەمە یەکەم ڕوونکردنەوە بوو لەسەر خزمەتگوزاریەکی نوێی iOS 6. هیوادارم ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بێت لایکم بکەن و سەبسکرایب بە هەمان شێوە و لە پێیجەکانم لەگەڵ تویتەر لایک و فۆلۆم بکەن. سوپاس بۆ سێرکردنتان. بژین.